سڵاتان لەبێ مکاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. دروستکردنی هێزێکی ستاندارد با پێی پێوەرە نێودەوڵەتەکان لە هێزی پێشمەرگەی کوردستان بەشەی گرنگی و کارنامەیە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچەوەی یاسای ژمارە ساڵی 2020 ئیشی لەسەر کرد. ئێستا ئەم پرۆسەیە بەکوێ گەشتووە. من بۆ ئەم بەرنامەیە میوانێکی بەڕێزمە کە خۆی نوێنەری یەکەی هەشتای هێزەکانی پێشمەرگەی حتمما زانیاری وردی لای لەسەر و بابەتە کە چەند دیواتە ئێستایکیان گرتوتەوە ئەو لیوانەی کە تا ئێستایکیان نەگرتوتەوە کارەکە چییە لەگەڵ کۆمەڵی وردەکاری دیکەم ومان دەکەمەتەوەی کۆڵامی زیاتر لا بەڕێز کاک عیرفان حەمەخان نوێنەری یەکەی هەشتای هێزەکانی پێشمەرگە وەردەگرم. کاک عیرفان سپاس بۆ ئەم دەرفەتەوە بەخێر بیت. زۆر سپاس بێوێش کاکە سەران، سپاس بۆ ئەم دیدار و بۆ کەناڵە بەڕێزەکەتان. دووبارە بەخێر بیت. سپاس. دوایین زانیاری دوایین ئەپدەیت لەسەر یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە چییە؟ ئەوەی کە وەکو نوێنەری هێزەکان هێشتا لای ئێوە هەیە یەکگرتنەوەکە لە جێگەی تموحی ئێوەدایە؟ بڵێ سوپاستانەکەم. وڵا یەکگرتنەوەکە بە تاکید لە هەوڵ و بەردەوامیایە لە خۆناخی دراستکردن و چۆنەڵێت تێکەڵکردنەوەی ئامادەکردنی ئەوی هێزانەیە بۆی بخرێتە سەر وەزارەتی پێشمەرگە و تقریبان لە تموحی ئێمەدانیە و هەنگاوەکان بەردەوامن بۆ یەخستنەوەی هێزانە و تا ئێتریش خۆشبەختانە کۆمەڵێکی لیوای باش ڕێکخراون و خراونە سەر میلاکی وەزارەتی پێشمەرگە. باشە. وەکو ژمارە تا ئێستا چەند لیوا بە دیاریکراوی خراونتە سێر چەتی وەزارەتی پێشمەرگە ئەوەی ڕوون بێت؟ بڵێ لە ساڵی 2002 هاتاوەکو 2022 لیوا هێزەکانی لە سەر میلاکی هێزەکانی هەفتە و سەر میلاکی هێزەکانی هەشتا ڕێکخراونەوە خراونتە سەر میلاکی وەزارەتی پێشمەرگە لەژێر ئەوامری سەرۆکایەتی ئێرکانە. باشە. لەم ژمارەیە چەندی لە یەکەی هەفتا و چەندی لە یەکەی هەشتا بووە بۆ نمونە؟ بە دیاریکراوی دەزانم پرۆسەکە چۆن بۆ نمونە یەکەی هەشتا یەکەی هەفتا کامیان زیاتر بەدەم ئەم پرۆسەیەوە یعنی ڕۆشتون؟ بڵێ وڵا هەردوو لە وعدەیان بە هاوپەیماناندا و پێم وایە هەردوو لایشان تومحیانەوەیە کە ئەو هێزانە ڕێک بخێنەوە هێزی شخص و ناو ئەمانە نەبن بۆی بکرێن بە هێزێکی نیشتیمانی و بتوانێت پارێزگاری لە خاکی کوردستان و لە خەڵکەکەی بکات. ئەو هێزانە بۆکوی کە جەنابتەڵی چەند کەسیان تهدیدیان بێژین لەسەر میلاکەتیان هەشتا تێکەڵن ئەو هێزانە مهم ئەوەیە کە ڕێک ئەخرێنەوە ئەگەر هەمووی لەسەر یەک لیتیش بێت دەچێت لەژێر ئەوامری سەرۆکایەتی ئێرکان و وەزارەتی پێشمەرگە خۆشبەختانە مای خۆشحاڵیە. باشە. ئەو تەشکیلەی وەکو لایانی سەربازی و عسکەری لە یەکەی هەفتا هەشتا پیادە دەکرێت هەمان ئەو تەشکیلەیە کە لە وەزارەتی پێشمەرگە پەیڕۆ دەکرێت یا خۆ جیاوازە. بۆ نمونە ئەوەی زانیاری بەلای من تەنانەت ژمارەی ئەو لیبانی کە لە یەکەی هەفتا هەیە جیاوازە لەو ژمارەی کە لە لیوایەک لە وەزارەتی پێشمەرگە هەیە. دقیق وایە بۆ چوونە؟ بەتەکی دەدانین چۆنە مۆزوعی لە عسکەریە جەدۆڵ ڕوکنی پیاڵێن میلاکات فەرقی هەیە. باشە. ئێستا نیزامەکەی لای ئێمە لە هێزەکانی هەفتا و لە هێزەکانی هەشتا ئەو لیوانەی کە هەن هەمووی نظامی ڕوباعیە چواریە فەوجەکان بەس ئەمەی وەزارەتی پێشمەرگە هاوپەیمانان سەرپەرشتی و چاودێریە کات نیزامی کە پیاڵێن نظامی سولاسی لیواکان میلاکیان 2000 کەسە لە پایەکانیشە لە مەناسبەکانیشە فەرقیان هەیە لەگەر تەشکیلەی هێزەکانی فەرماندەی هێزەکانی هەشتا و فەرماندەی هێزەکانی هەفتا. بۆی ئەم قۆناغە کە بۆی ئەڵێن هەردوو لە تموحیان لە بەو یەکگرتنەوە هەیە بەس هۆکاریشن هۆکارەکان زۆر هەیە تو ئەبێ لە هەردوو لایەنەکە مادەی من هەر ئەوەکەم بە پرسیار کاک عیرفان گرنگترینە هۆکارانی کەوای کردووە ئەم پرۆسەیە ئەنیسا بە شادی فەرماندە باڵاکانی وەزارەتی پێشمەرگە ئەندامانی پەرلەمان لە لیژنەی پێشمەرگە لە ناوخۆ دەڵێن ئەم پرۆسەیە لە جێ تموحی هاوڵاتی و ئێمەدانیە خاوی پێوە دیارە. ئەم خاوی بۆچی دەگەڕێتەوە؟ ئەم خاوێ بەتاکید خۆی ئەمێژ ئەو پرسیارە زۆر جا لە ئێمێشەکرێ بەس هەنگاوەکان هەروە ئاسان نین خەڵکێک لە دوورەوە بۆ خۆی قەراری لەسەر بدات بڵێ کۆیان بکەن و ڕێکیان خەن. ئەمانە هەمی هۆکار هەیە. هۆکارێکیان گۆڕانکاری لە میلاکاتەکە ئەکرێ لێن نظام ڕوباعیە لێ نظامی هاوپەیمانانە تشکیلی ئەو لیوانە نظامەکە سولاسی و میلاکیشیان تهدید و دیاری کراوە ڕوونە لە لایەکیشۆ هەم لە ڕووی مناسبەکانیشۆ لە ڕووی پایەکانیشۆ یعنی هەر دیاری کراوە وەکو فەرماندەی هێزەکانی هەفتا و هەشتا نیە. بۆی هێزەکانی هەفتا و هەشتا ئەبێ ئەوان ئەو یاسای 38 هەیە ئەبێ ئەوە جێبەجێ بکرێ ئەوانەی کە ماوەی یاساییان تەواو کردو و خزمەتیان کردووە و ئێستا یاسای 38 یان گرێتەوە دەبێ ئەوانە خانەشین بکرێن کە ئەوانە خانەشین کریا هێزەکە ئەوەی کە ئەمێنێتەوە ئەتوان ڕێکی بخەن و بخێنێتەر
کاگی فڕۆڵا شتێکی باشت باس کرد بۆ نمونە ئەو یاسای سیڤەشتا ڕێگە بەوە دەدات فەرماندەیەکی پێشمەرگەیەک لە دەرەوە وەزارەت لە چوارچێوەیەکی هەفتە خانشین بکات یان دەبێ بچێتە سەر وەزارەت ئەمجا ئەم پرۆسەیە بکات لە فەرماندەی هێزەکانی و هەشتا هەفتایش ئەو ئەفسانانە دەتوانن لێ هەفتا و هەشتا معاملەی خانشینیان بۆکەن و بردێکن بە سەرکاتی ئەرکان لە وەزارەتی پێشمەکە لێ ئەوان بردێکن بۆ ئەنجومەن وەزیران خانشینەکرێت دەتوانن لە هێزەکانی هەفتا و هەشتا بەرزکرێتەوە بۆ خانشینکردیان بەڵام ئەگەر بچێتە سەر وەزارەتی پێشمەرگە پرۆسەکە خێراتر نابێ باشتر نابێ ئەدانی چۆنە ئاخر ناتوانێت تۆ تەمەنی کابرا تەجاوزی کردووە ماوەی یاسای خانشین بەسەریان ڕۆیشتووە تۆ ئەینێریت بە چ سیفەتێک بەچی بۆ چی مەناسبێک ئەینێریتە سەر میلاکی وەزارەتی پێشمەرگە یا لە چ شوێنێکە جێگەیەکەی تۆ کە خزمەتێ بکە و تۆ خانشینی بکەیت کەواتە وەزارەتی پێشمەرگەی حکوومەت هێرن بوو ئەمە لەگەڵ فەرماندەکانی یەکەی هێشتا هەفتە هەماهەنگە واللهی پێم وایە هەماهەنگە لەوانەیە هەندی ئەسبابیش هەبێت گرفت بێت بۆی ئەو برادرانەی ئەوانەی کە ماوەی یاساییان تەواو کردو ئەبێ خۆیان چۆنەڵێ ئەو ئیسپات و ژویان تیاابێ مامەڵی خانشینی بکەن و خۆیان خانشین بکەن و تازە هەمووان ئەو بۆ خۆناخەشاتی ئەپەڕی بۆ بڕیاری سەربازی بۆ جوڵەکردنی هێز ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە بۆ گۆڕانی ئەو تەشی لە سەربازێکەوە بۆ خۆتانەتانە ئێوە دەگەڕێنەوە بۆ وەزارەتی پێشمەرگە یاخود یەکەی هەفتە هەشتا بە تایبەتیەکی هێشتا بۆ خۆی سەربەخۆ ئەمە دەکات بۆ خۆی هەموو هێزەکان لەژێ ئیشرافی وەزارەتی پێشمەرگە توڵێ فەرماندەی هێزەکانی هێشتا سەر بۆ وەزارەتی پێشمەرگە یعنی هەمومان دەگەڕێنەوە بۆ وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگەش ێژە ئامری سەرۆکی هەرێمی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستانە باشە ئەوەی کە بۆ نمونە لە بابەتی موچەش پێم وابێ هەر جیاوازی هەیە لە نێوانەکەی هەفتە و هەشتا و وەزارەتی پێشمەرگە بە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە و کردنی بە هێزێکی نیزامی لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێم ئەم زیادەیە موچەیە ئەم کەمکردنی موچەیە چارەسەر دەکرێت زانی چۆن نەیسە زۆربەی هێزەکانی هەفتا و هەشتا ئەو قووەتەکانیان لەوانی خوازاری ئەوەن زوو ڕێک بخرێنەوە تەجیز ڕێک بخرێنەوە بخرێنەتە میلاکی وەزارەتی پێشمەرگە بۆی لەوێ دەرماڵی خێزانیان بۆ حسێبە دەرماڵی سەرموچیان بۆ حسێبە ینی شادیان بۆ حسێبە ینی ئەوانە خوازیارن لە ڕووی مامەڵی خانەشینکردنی شۆ لە ئەوەی کە لە وەزارەتی پێشمەرگەی خانەشین کرێ پاداشتی پێدرێت پاداشتی ئەو ماوەی کە خزمەتی کردووە خزمەتی سەربازی کردووە پاداشتی پێدرێت ینی کەواتە یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە خزمەت بە بار و زولفی پێشمەرگەش دەکات هاوشانی ئەوە بەتاکید یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە خزمەت بە هەموو لایەکەکات باشە ئێستا ئیرادەی سیاسی هەیە بۆ مێگرتنەوەیە ینی لە ماوەی ڕابردوو دەوتات بۆ ئەوەی ئەم هێزە یەک بگرێتەوە دەبێت ئیرادەی سیاسی بە تایبەتیەکێتی و پارتی ئەمە بکات بۆ ئێسام ئیرادە سیاسی و فەرماندەیەکی پێشمەرگە دەبینی تۆ کاگەیفان وڵا بەتاکید هەر ئەبێ بیکەن لەبەرەوە هیچ حەلێکیان نییەوە ئەوە چۆنڵێ خوازیاری هاوپەیمانانیشەوە ئەوانیش چۆنڵێ گڕوتینێکمانە دێنێەوە تەرژیعمانەکەن بۆی ئەو هێزانی کە ماون ئەوانەی کە هەن کە ڕێکخراونەوە پشتیوانی و دامی باشیانەکەن و ئەوانیشی ماون خەنە بەردەتیان و چۆنڵێ پشتیوانیانەکەن بۆ یەکیان ڕخەن و بیان خەنە سەر میلاکی وەزارەتی پێشمەرگە بەتاکید ئەوێ پارتی و یەکێتیش بۆ خۆیان ئەو حقەتە ئازانن و دەبێت ئەو هێزانە هەڕێک کرێت و خێتە میلاکی وەزارەتی پێشمەرگە دەوتێت بەشێکی خاوبوونەوەی ڕێکارەکان بۆ یەکردنەوەی دوو هێزە پەیوەندی بۆ هەیە کە ئێمە لە چوارچێوەی حکوومەتی فیدراڵی عێراق بەپێی یاسا بۆمان نییە ببین بە خاوەنی هێزێکی نیزامی یاسا ڕێگە بەمە دەدات کاگەیفان ئێمە بۆ خۆمان هەرێمی کوردستان پەرلەمان و حکوومەتمان هەیە وەزارەتی پێشمەرگەشمان هەیە باشە ئەو هێزانە کە هەمێڕێ خراوەتەوە خۆ بە دزی وەزارەتی پێشمەرگەنی هاوپەیمانان و تەحالوف ئەترافی بە وەزارەتی پێشمەرگە و دەعم و پشتیوانی ئەو لیوانی وەزارەتی پێشمەرگە کات بەتاکید وەزارەتی پێشمەرگە وەزارەتی مؤسسیە و فەرمیە و دیفاع لە خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان و قواری هەرێمی کوردستانەکە حکوومەتی عێراق دوور و نزیک بۆ چوونی چیە لەگەڵم بابەتە والله حکوومەتی عێراقیش زۆر هەماهەنگە ناتەبایە ناکۆکە چۆنە وڵی هەماهەنگە لە حاڵەتی ئەرک نەکەوێتە سەرشانی لە هەماهەنگە لە حاڵەتێکە ئەرک نەکەوێتە سەرشانی بەس بەپێی دەستوریش خۆ ئەوش حەقی لە سەرشانە بۆی حەقی وەزارەتی پێشمەرگە و چۆنەڵێ هەرێمی کوردستان بدات باشە ئێستا هاوپەیمانان هاوکاری هێزەکانی پێشمەرگە دەکەن دەوترێت بۆ نمونەیەکێک لە مەرجەکانی بەردەوامی ئەم هاوکاریانە بۆ هێزەکانی پێشمەرگە ئەوەیە کە دەبێت یەک بگرنەوە
ئەمە کراوە مەرجی سەرەکی کاک بەتەکیید هەمومان زۆر جار لە ئەلام و لە میدیاکان و گوێمانی بۆ هاوپەیمانان بە هەموو شێوەیەک پاڵپشت و پشتیوانە بن بۆ یەخستنەوەی هێزەکانی پێشمەرگاوە بۆ قایمکردن و بە قووەتکردن و باشترکردنی وەزارەتی پێشمەرگە و بۆ ئەوە هێزەکانی هەفتە و هەشتە ئەوانەی کە ماوە هێزانیش پشتیوانیانە بن داعمیانەکەن تەشجیعیانەکەن بۆی ئەوەی کەماوە بخرێتە سەر وەزارەتی پێشمەرگە و بکرێ بەلیوا و لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگە ڕێک بکرێت. بۆ ئێستاشم هاوکاریانە واردن ئێستا بەردەوامن سوپاس بەخوا لە ئایندیشە پێم وانە ئیشەڵا هەر بەردەوامە بن و لەوانەیە لە حاڵەکاتێکیش ئەگەریمە بەگویان نەکەین لەوانەیە ئەوانیش گلەی خۆیانمان پێ بگەێنن. باشە وڵا پرسیارێکی دیکە هەر حەزەکەم بۆ چون وەرگرم لەسەر بابەتی موچەخۆری بندیوار لە وەزارەتی پێشمەرگە زۆر باس دەکرات وەکو یەکەی هەشتا عنی من ئەوەی کە گوێم لەبوو لە بەرپرسی یەکەی هەشتا کاک نەجات دەڵێت بۆ منە بە گرنگتیەوە بە دڵنیاییەوە یەک بندیوار لە چوارچەوەی هێزی هەشتا نییە هەمی پاکراوەتەوە ئەم شایەتێ دەدەی توێشکاک ئیرفان کە ئەمە پرۆسێکی سەرکەوتوو بۆ لە چوارچەوەی یاسای چاکسازی والله بەتەکیید کاک نەجات خۆی وەکو فەرماندەی هێزەکانی هەشتایە و بەردەوام لە خەتە و لە تەماتە لەگەڵ هەموو فەرماندەی یەکەکان و ناوە جگەلەوەی کە ئێسامی هێزانی ئێمە بخرێنە سەر وەزارەتی پێشمەرگە لە بنکەی هەماهنگ بنکەی عەفو بنکەی مەشقمان هەیە و ئەو هێزانی خۆی پێشەوەی کە بیان خاتە سەر وەزارەتی پێشمەرگە و داخلی بنکەی مەشقیانەکە و تەدریب ئەکرێن و ڕێک ئەخرێنەوە و ئامادە ئەکرێن و ئەوانشی کە تەحەمل و پیانەڵێن کە بندیوار لەو تەدریبا هەڵدێن و پوخت کراوەت. ئەو زیادەی کە بۆ نمونە لە ئەنجامی ئەم پرۆسی چاکسازی دەمێنێتەوە لە هێزەکانی پێشمەرگە چۆن مامەڵی لەگەڵدا کراوە؟ بۆ نمونە ئەگەر دەرکەوت کەسێک بندیوارە یاخود موچەخۆری وەهمیە پێشمەرگەی بەڵام داوام ناکات یاساکەی عنی بۆ نمونە چۆن مامەڵی لەگەڵدا کردووە یاساکە دانی چۆنە ئێمە ئەو هێزانەیە کە بڵێن یەکەی پیاڵینەوانی کە سەر بە هێزەکانی هەشتایە ئەو باشانە کە داخلی بنکەی مەشقەکرێن و لێ تەدریب بکرێن ماوەی 6 مانگە 4 مانگە یا کاتەکەی کە لەو بنکەی مەشقە ئامێنێت و ئەوانەی کە تەحەمل ناکەن و هەڵدێن تاوانی هەڵاتن ئەنجامەدەن ئیتر ئەوە فەسڵەکرێت و پڕاوی لێکۆڵی بکە تاوانی هەڵاتن ئەنجامەدات و دەرەکرێت لە ڕیزی لەشکر. باشە لەسەر سەنگەرەکانی پێشمەرگە لە ماوەی ساڵی ڕابردوو کۆمەڵێک ڕوودا و ڕوویدا لە ناوچەکانی خانەقین و ئەو مەنتیقانە کە داعش هێرشی کرد و کۆمەڵێک پێشمەرگە شەهید بوون لە دوای ئەوە بڕیارا کە پێداچوونەوە بە توانای لۆجستی و سەربازی ئەو سەنگەرانە بکرێت ئەو پرۆسی شوێنی خۆی گرت هاوکاریەکان کران سەنگەرەکانی هێزی پێشمەرگە ئێستا سەنگەرێکی بتەوقعی من بەڵێ خۆشبەختانە لە دوای ئەو ڕووداوانە سەرۆکایەتی هەرێمی کوردستان جەنابی سەرۆکی هەرێم لیژنەیەکی باڵای دروست کرد لە ڕەبیعە و لە منتیقەی زومار و هەتا دەگاتە خانەقین سەردانی هەموو جەباکان و سەردانی خەتی تەماتی پێشوان کرد نۆژەنکردنەوەی سەنگەرەکان و ڕەبیە و هەمووی بەداداشتنیان بۆ کردو هەموو شوێنەکان ناڵێن 100% هەمووی تەواو بووە و ئێستا ئەلعان لە نۆژەنکردنەوە و لە چاکردن و لە ڕێخستنەوەی ڕەبیە و سەنگەرەکاندایە و دوای ئەوە خاڵێکی تریش خۆشبەختانە ئەو کامێرە حرارانە ئێمە دوای ئەو ڕووداوانی کە داعش کە سوودی لەو کامیرانە وەرەگرت بۆ چۆنەکردەوەی تیرۆریتی خۆشبەختانە سەرۆکایەتی هەرێم و لە لای ئێمەشەوە مەحوەری 6 خۆشبەختانە کامیریان بۆ داناین ئێستا ئەو کامیرانە دەورێکی ئاساسیان هەیە دەورێکی زۆر باشیان هەیە تیرۆریستان و داعش ناتوان بە هیچ شێوەیەک نزیکی ڕەبیەکان ببنەوە و سەنگەرەکانیش قایم کراون و سەنگەرەکانیش سەنگەری باشمان هەیە. یەکێک لەو ڕخنانەی کە لە سەروبەندی هێرشەکان لە دەسەڵاتدار و فەرماندەکانی پێشمەرگە گیرە ئەوەیە کە هەندێک پێشمەرگە لەو ناوچانە لە ئەرکدا بوون کە پێشتر لە ئەرکدا بوون بەڵام لە کاتی هێرشەکان لە ئەرکدا نەبوون یان لایانی کەم ئەو ژمارە پێشمەرگەی کە پێویستە وەکو سەنگەری بەرگی لە ناوچانە دابندێت کەمتری لێبووە تەشکیلی هێزەکانی پێداچوونەوەی بۆ کرا لەگەڵ قایمکردنی سەنگەرەکان کاک ئیرفان ئەدەین چۆنە خۆی لە هەموو سەنگەرەکان قوتی باشی لێیە بەس زۆر جاریش هەمووی نەخینە سەرەوەی زۆر جاریش پێشمەرگە دڵنیامان بەرەخنەیە ڕەنگە خۆشەتر بێبستی بوو پێشمەرگە زۆر جار حاڵەتیش هەیە پێشمەرگەیش کەم تەرخەمیە لەوانەیە ئەرکەکەی خۆی وەکو پێویست نابینێت یەنی تۆزێک کەم تەرخەمیەکە کەم تەرخەمی کرد دوژمن سوود لەو کەم تەرخەمی ئەو یا سوود لەو فراغی ئەو ئەبینێت و کردەوەی تیرۆریتی ئەنجامەدات ئێستا خۆشبەختانە ئەو کامیرانە دەورێکی ئەساسیان هەیە یعنی زۆر سوودیان لێوەرگیراوە لە هەموو مەحورەکان و بە تایبەتی لە مەحوری 6 باشە
ئێستا لە سنگەرەکانی هێزی پێشمەرگە لە هیچ شوێنێک لە هیچ جێگەیەک مەترسی لەسرە بۆ لە ڕابردوودا داعش بەم شێوەیە ینی هێرشی دەکرد بەڵام ئێستا خۆشبەختانە دەبین کە داعش هێرشەکانی کەمی کردووە سنووردارە یاخود دەدوایمە هەر نەماوە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە وڵاهی ناڵین نەماوە ئەوان لە هەر کاتێکە بۆیان بکرێت شوێنی فەرا خاڵی لاوازی سنگەرەکانی پێشمەرگە لە هەر شوێنێک بەدی بکەن و چۆنەڵێ کردەوەی خۆیان ئەنجامەدەن و بۆی وەگەڕێنەوە کامیرەکان سوودی باشمان لێبینیوە و چاکراوی هەواڵانی پێشمەرگە لە هەموو سنگەرەکانی شەوش ئەساسە و ئەوانیش ناڵێن نەماون لە هەر کاتێکە بۆیان بڕەختێ و لە خاڵی لاواز و کەمتەرخەمی قسووریان نەکردووە. ئۆپراسیۆنی هاوبەش لەگەڵ سوپای عێراق لەو ناوچانە بەردەوامە یاخود هەماهەنگی و کۆنتاکتەکە تەنها گۆڕینەوەی هەواڵگیری و بابەتی زانیاریە. وڵایی هەردوو حاڵەتەکە هەیە بە گۆڕینەوەی معلومات لە استیخباراتەکان و ئاڵوگۆڕ هەیە و تەنسیقی و هەماهەنگی شەیەی بنکە هاوبەشەکان و زیاتر لە محوەری یەک و دوو چەند عملیەک و چەند واژباتێک کرا پێکۆ بە هاوپەیمانی بە هاوبەشی لەو سنوورە تەمات هەیە باشە وەکو ئەوینە لە تموحی ئێمابێ داواکەین تەمەنایەوەکەین هەنگاوی باشتی بەدەوا بێت و کۆنتاکی باشترمان هەبێت و چۆنەڵێ عملی هاوبەشی زیاتر بکەین و معلوماتە استیخباراتیەکان ئاڵوگۆڕ پێ بکەین و ئەگەر پێ کۆبین دوژمنیش ناتوانێت دەفەرمانە. ئەمە ماهەنگێ بۆ بینی هێزەکانی 80 ڕاستە بۆ نمونە بە هەمان ئەندازەی ئەو هەماهەنگێکە لەگەڵ سوپای عێراقەتانە بۆ گۆڕینەوەی هەواڵگری و زانیاری لەگەڵ هێزەکانی 76 کاگەیفانیەوە هەمووی لەگەڵ وەزارەتی پێشمەرگە هەموو معلوماتیانە درێن بە وەزارەتی پێشمەرگە بەشێکەیە لە ئۆپراسیۆنەکان لە سۆرەکاتی ئەرکان معلوماتی بنکەی هەمانگیەکان و وەزارەتی هێزەکانی هێشتا و هێزەکانی هەفتایش هەموو معلوماتانە ئەدرێنە وەزارەتی پێشمەرگە. باشە دروستکردنی دوو لیوای هاوبەش لە ناوچەکانی دەروی ئیداری هەرێمی کوردستان زۆر قسەی لەسەر کرا لە ئێستایشەوە ئەمە بەکوێ گەشتە بابەتە. وەڵاهی ئەوە بە خۆتانەزان لە زووە قرار بۆ ئەو دوو لیوای دروست بکرێت بەداخەوە ئەو لیوە تا ئێستا تاخیر بووە و خەڵکەکەیشی هەر لە چاوەڕوانیەوەدایە چۆنە لێ توێژ و دراستکردن هەبوو هەوڵێکی زۆر هەبوو بۆی زوو ئەو لیوانە چۆنە لێ مباشرە بکەون و بکەونەتە ئەرکی خۆیان بەداخەوە تا ئێستا هەنگاوی باشی بۆ نەنراوە. هۆکارەکە حکوومەتی هەرێمە حکوومەتی بەغدا حکوومەتی هەرێم و وەزارەتی پێشمەرگە هەموو ئامادەکاریەکیان کردووە و زیاتر لە لایەن حکوومەتی عێراقی و وەزارەتی بەرگری عێراقی و لێ کەمتەرخەمیەکە و نەچونە بواری جێبەجێکردنەکە لەرێ ئەوان بوو. ڕوونە هۆکارەکە بۆ چییە؟ ینی حکوومەتی عێراق بەم شێوەیە کەمتەرخەمە یان بۆ لایانی کەم سوودی ئەوان چییە لەوەی کە ئەم دوو لیوە هاوبەشانی پێک نەهێنرێت؟ وڵای ئەو دوو لیوە بۆ حسابکە ڕێک خراوە بە میزانەکەی ئەساسە یعنی ئەوانی دیارە نایەنە ژێرباری ئەوەی ئەو میزانە بکوێتە سەرشانی ئەوان هێنا خۆ هێزەکە حادرە و خەڵکەکەی هەموو ئامادەیەکانتیایە و سنوورەکەش مۆجودە عەرز هەیە بۆی کە واجبیان بۆ دیاری بکرێت و دێتە سەر بابی ئەو تەخسیساتی پارە و میزانیە و تەجهیز و کۆمەڵێ ئەسبابی پێویست بۆ لیواکان ئەوان مبڕیری بۆ دێرنەوە یا ئەڵێن بەرزمان کردوت و تەمەنای ئەوەکەین چۆنەڵێ ئەو دوو لیوانە زووتر ئەوان بێنە پێشەوە و هەموو ئامادەکاریەک لەلایەن وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی خۆیان و کراوە. دوو لیوا کیفایەتە بۆ پاراستنی ئەمنیەتی ئەو ناوچانە یاخود ئەمە کەمە؟ نەوەڵات دوو لیوا کافی نییە تەنها ئەو دوو لیوا وەکو تەجروبەیەک وەکو چۆنڵێ متمانەیەک لە نیوان وەزارەتی پێشمەرگە و سەرۆکایەتی ئەرکانی خۆمان و سەرۆکایەتی ئەرکانی ئەوان بۆی ئەو دوو لیوا چۆنڵێ وەکو هەوێنێک وەکو دروستکردنی متمانە تەوکری متمانە لە ئەو ناوچانە و دوای ئیشەڵا هەنگاوی زیاتی بەدەوا بێت. ژووری ئۆپراسیۆن هاوبەشەکان ناتوانێت ئەم ڕۆڵە ببینێت؟ وەڵاهی ئەو ژوورانە خراپ نین باشن کۆنتاک و پەیوەندی هەیە و گۆڕینەوە معلوماتیش هەیە و ئەو بنکانە کە لە مووسڵ و لە دیالە و لە شوێنەکانی تێران هەمووی نوێنەری وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی خۆمانی لێە هەر باشە بە تموحمان زیاتر لە لیواکان بوو وەکو ئەو هێزانە لە ناوچە کوردستانیەکان لەو ناوچانە بن کە خەڵکی خۆمانی لێ بۆی خەڵکەکەیشی ئامان بێت و خەڵکەکەیشی تعریب نەکرێت و خەڵکیشی ئەو ناوچانە جێنەیەوان. من کۆی سەرنجەکانم چڕەکەمەوە لەسەر کۆی تەوەرەکە لێتانەوە دیارە ڕوونەکە هێزی پێشمەرگە بە تەواوی یەک دەگرێتەوە یاخود ئەمە پێویستی بە بڕیار و بۆچوونی دیکەی سیاسی نێوانی کەتی و پارتی هەیە؟ وڵاهی بەتەکید نەوەڵاهی کاتێک دیاری نییە من بتوانم کاتێک بۆ تۆ دیاری کەم بڵێم
هەموو هێزەکانی پێشمەرگە ئەوانەی کە لای هەفتە وەشایە لە کاتێکی ئەوەنداچی هەمومان تەمەنای ئەوەکەین ئەو هێزانە ڕێ بخرێتەوە بخرێتە سەر وەزارەتی پێشمەرگە ئێمەش وەکو وڵاتانی وەزارەتێکی وڵاتانی دنیا وەزارەتێکی باشمان هەبێت و هێزێکی سەربازیمان هەبێت بۆ هەموو ئەگەرێکی نەخوازرا و ڕوبەڕووی قوارەکەمان بێتەوە یا ڕوبەڕووی هەرێمەکەمان بێتەوە. یەک نەگرتنەوەی ئەم هێزانە تا چەند مەترسیە بۆ بەکارهێنان لە ناوخۆدا، یعنی ئێمە دەزانین دۆخی سیاسیان تێکجار بەرزنوزمی تێدەکەوێت، ئەمە خراپ ناشکێتەوە لە هەندێک بار و زروف. واللهی بەتەکی خراپ دەشکێتەوە بەد خۆشببختانە زۆر جار پارتی کێتی تۆتێک جار وە هەبووە لە سەر هەندێک بابەت لە یەک دوور بوون یا کۆبوونەوەی مەکتەب سیاسیەکان دواخراوە نەکراوە بەس خۆشببختانە پێشمەرگەی هەردوو لا لە یەک سەنگەرا بووە بە یەک و دیفاعیان کردووە و ناڵێم تایسیراتی نەبووە بە زۆر تایسیریشی نەبووە لە ئەوەی کە پێشمەرگە خوانەخواتە تایسیراتی لێ بکات و حاڵات کاتێک لە نێوانمانە دروست بێت. من بۆ خۆماوەیەکی زۆر وەزارەتی پێشمەرگە بوون دە ساڵ خۆشببختانە وەکو یەک تیم وەکو وەزارەتی پێشمەرگە وەکو کورد ئیشمان کردووە. بەڕێز ئەمید عرفان حەمەخان دارا نوێنەری هێزەکانی هێشتایی پێشمەرگە سپاس بۆ ئامادەبوونێت. زۆر سپاس بۆ ئێوە بۆم دووبارە بەخێر بێت. بیدەرانی بەڕێز و خۆشەویست تاتەوەرێکی دیکە بەرنامەیەکی دیکە هەر شاد و بەختەوە.